سلااو ڕێز بالێک و دوو هەوا وەک دەڵێن کابراایکە لە هۆڵەندا هەموو جارێک ئەڵێ ئەو کابرای لە ئەڵمانیا باسی ژن دەکا باسی ناموسی خەڵک دەکا باسی ژنەکانی عایلەی بارزانی دەکا. هاوڕێیان من پێش 2 ساڵ و نیو ئەلبومێکی تایبەتی ژنەکانی بنەماڵەی مەسعود بارزانی دەستم کەوت. ئەو ڕەسمانە ئەو وێنانە هەمووی بەس بەسەر و چاو بڵاوم کردەوە، نە بێڕێزیم پێگرت، نە قسەیەکی ناشرینم لەسەر وت. وتم کاکە ئەم بنەماڵە حکومڕانی کوردستان دەکەن، حزبێکیان ها بەناوی پارتی دموکراتی کوردستان چەندین ڕێکخراوی ئافرەت و ژنانیان هەیە، بەڵام خێزانیان ژنیان کچیان کەس نایبینێ، کەس بووی نییە بیان بینێ. ئێمەش حەقمانە کە کەسێک سەرۆکی هەرێم بێ، سەرۆکی حکوومەت بێ، سەرۆک حزبێک بێ، بزانین ماڵ و منداڵی چۆن دەژین، چۆن ئەوان مایشی کوڕەکانی خۆیان دەکەن، کچ و ژنەکانیان دەشێرنەوە. منیش وتم ئەمە فرسەتێکە با خەڵک دەموچاوی خێزان و کچ و ژنەکانیان ببینێ، نە بێڕێزیم کرد، نە قسەیەکی ناشرین بەرامبەریان وت، هیچم نەوت، تەنان دەموچاویانم بڵاو کردەوە، هەر هەموویان. کابراایکە لە هۆڵەندا خۆی بە چالاکوان دەبینێ، خۆی بە مەعارز دەبینێ، خۆی بە فەیلسوف دەبینێ، هەرچیەک بێ کێشەیەکم نییە. چەندین جار ئەو بابەتێ باس کردووە، من وەک ئەوانەی ئەڵبانیانیم وێرەی ژن و کچ و نازانم چی خەڵک بڵاوکەمەوە. چەندین جار ئەو باسی کردووە. ئەم بەیانیە ڤیدیۆیەکی ئەوم بینی کە باسی پارێزگاری هەڵەبجە دەکات نوخشە ناسح، هەرچی قسەی ناشرینە پێ دەڵێ، بە ڕاقیسە لە قەڵەم دەدا، بە لەش فروش لە قەڵەم دەدا. وەرن من نزیکەی 800-900 ڤیدیۆم هەیە. ئەگەر من ژنێکی کورد بە ڕاقیسە بە لەش فروش کە ناسراوە بێ لە قەڵەمدا بێ، من لە سوسیال میدیا ئیش ناکەم. وەرن سەیری 800-900 ڤیدیۆی من بکەن. ئەگەر جارێک لە جاران بەرپرسێکی حکومی حزبی لە کوردستان من بێڕێزیوان بەرامبەر کرد بێ، من لە سوسیال میدیا نامینم. بەڵام ئەم برادەرە چەندین جار هێرشی کردوتە سەر بن، چەندین جار کە من ڕسمی ژنان بڵاو دەکەمە، کەوە من ڕسمی نازانم کێ بڵاو خێزانی خەڵک بڵاو دەکەمەوە. من دەهان ڤیدیۆی ترم هەیە کە ئەو باسی بێ ئەخلاقی خەڵک دەکە، شتی خەڵک دەکە، باسی بێڕێزی بەرامبەر ژن دەکە. بەڵام تاقەتم نییە بۆتان دەرکەم. ئەمەی ئێستای کە باسی نوخشە ناسح دەکە، من دیفاع لێی ناکەم. نوخشە ناسح هیچ پارێزگارێکە لە هەڵەبجە گەندەڵی دەکە، هەموو شتێک دەکە، وەک هەولێر و سلێمانی و دهۆک، هیچیان فەرقیان نییە لای من. بەڵام مەبەستم لێرەیە ئەو کابرایە، من ناوی ناڵم چکاوی شەموژایەک ناوی منی نەدەوت، دەوت کابراکەی ئەڵمانیا و بەرلین، منیش دەڵێم کابراکەی هۆڵەندا، کە ئێستا بدوێنێ سەیری ڤیدیۆکی ئەوم دەکرد، دیفاعی لە پارتی دەکرد، مەدحی مەسرووری دەکرد، حکومەتەکەی مەسروور لە هەولێر کەش پرۆژەی گەورە کردووە. کاکە ڕقتان لە یەکێتی و بافڵە، معنە ئەوە نییە من مەدحی مەسروور بکەم، من ڕقم لە مەسروورە، معناوە نییە من بچم مەدحی بافڵ بکەم. هەموویان یەک قماشن لە یەک تۆبن، هەموویان یەک قماشن لە یەک مەعمەلا دەرچوونە، هەیە زەردە، هەیە سەوزە، هەیە سوورە، هەیە شینە، هەموویان بە یەک چاوشێری بکەن. ئێوە بێ بەرژەوەندی خەڵک، نەک مقارنە بکەن ئەم لەم باشترە ئەم لەم خراپترە، هەموویان یەک قماشن، هەموویان بەیانی دانیشن، حکومەت پێک دێنن، ئەوانە مەسالەحیان بە پێکەوەیە، ئەوانە بازرگانیان بە پێکەوەیە، ئەوانە تاجر و بازرگانن. ئەمەی ئێستا دەکەن شوویە. یعنی من پێتان بڵێم ئەو کەسانێک کە ئەمە باگ و نیوەکە بەس باسی لالەزار و سلێمانی و کوشتنەوە دەکەن، چیتان بە خۆتان دەڵێن؟ ئەگەر لاهور و بابڵ سڵحیان کرد و لاهور ئازاد کرا، چیتان بە خۆتان دەڵێن؟ ئەی ئەم دوو کەسە چی بەو کەسانە دەڵێن کە خۆیان بە کوژ داوە، هەم لاهور و هەم بابڵ؟ چی بەو خەڵکە دەڵێن کە کوژراوە؟ چی بەو خەڵکە دەڕێن خەڵکی شاری سلێمانی کە 4 سەعەت کردوبیانە جەهەنەم لەسەریان؟ ئەی چی بەو خەڵکە دەڵێن کە منالیان کوژراوە، کە سوتاوە؟
من لێرە قسەی خۆم ئارەسێ ئەو کەسانەش دەکەم کە دێن مەدحی مەسرور دەکەن لە دژی بابڵ. ئێوە تێنەگەیشتون، ئێوە نەزانن، بەڕاستی ئێوە نەزانن. یعنی من بێم لە ڕقی مەسرور مەدحی بابڵ بکەم، من نایکەم و ناشیکەم کە کردم، کەواتە من کەوتومە یاریەکە و تیا کەوتم و نەزانم. بۆیە من بەو برادەرەی هۆڵەندا دەڵێ عەیبە، عەیبە باسی ژن دەکەی بڵێ ئەمە ڕاقیسەیە فیفی عەبدوویە. عەیبە، عەیب. باسی ژن مەکە، باسی ژن مەکە. وەرە بۆ من یەک چرکەی من بێنە، یەک دەقەی من بێنە کە من بە بەرپرسیارێکی ژنی وتو بێم ئەتۆ ڕاقیسەی، ئەتۆ فیفی عەبدووی، ئەتۆ حەزر لە سێکسە. وەرە ببینە، وەرە دەریکە. بەڵام دەهانجا باسی ئەوم کردەوە کە من دەم و چاوی ژنێکم بڵاو کردووە، نە بێڕێزی پێکردووە، نە جنێوم پێدەوە، نە پێم وتووە لەش فڕوشە، نە پێم وتووە ڕاقیسەیە، نە پێم وتووە فیفی عەبدوویە. وتمە کاکە ئەمە سەرۆک حکومەتە، حەقمانە دەم و چاوی خێزانەکانیان ببینین و بڵاو کردووەوە بۆ مەعلوماتتان هەر هەمووتان. هەرچی ڕسمی ئەوانە بڵاو کردووە، ئەو ژنانە هەر هەموویان پێیان خۆش بووە، مەمنوونی من بوونە، پێیان خۆش بووە. ئەیان وت ئێمە لە زیندانی کەس نامان ناسێ، بۆ مێرد و کوڕ و ئەمانەی ئێمە هەموو خەڵک ببینێ بۆ ئێمە نەمان بینن. وەڵڵی هەبووە ڕسمی خۆی بۆ منی ناردووە، وتی ئەو ڕسمەی بڵاوت کردووە ناشرینە، ئەمە دانەیەکی جوان بۆ دەرێنم بۆم بڵاوکەوە. یعنی ئەمە بۆیە من لە بیدادم بانێک و دووهەوە هەندێک کەسەیە ڕۆژێک بەڵە بەختیار دەکەتە قارەمان، ڕۆژێک دەکەتە خاین، ڕۆژێک بابەت دەکەتە قارەمان، ڕۆژێک دەکەتە خاین، ڕۆژێک نەوشێروان دەکەتە قارەمان، ڕۆژێک دەکەتە خاین. یعنی کاکە لەسەر خەتێک بوەستە، لەسەر خەتێک بوەستە. خائینە خائینە. من ناتوانم بڵێم مەسرور و مەسعود و کوڕەکانی مام جەلال خائینی. من ناتوانم بیام کەمە قەهرەمان، ناتوانم بیان کەمە کەسی باش. ئەمانە باشن بۆ گیرفانی خۆیان، بۆ مەڵباتی خۆیان، بۆ بەرژەوەندی خۆیان. عەیبە، عەیب بچم مەسرور بە باش لە قەڵەم بدەم. ئەوە کەوتونەتە تەڵەیەک، یاریەک قەت ناتوانێ دەرچن. ببوورن ئەم بەیانە وا تووزێ بە هەیەجان قسەم کرد و بە تووڕە بوون. ئەو ڤیدیۆ بینە بەڕاستی کەوتە بیرم، دەها جار باسی منی کردووە. ڕسمیشم بەڵاو دەکەتەوە. وەرە سەیری خۆت کرد چی بەو ژنەت وتووە. ڕۆژێکی خۆش. خوا باسی ئەو نەخشەناسی حەدیم تێکمێن کاکە ئەوە فیفی عەبدەی هەڵەبجەیە، ئەویش کاکە ئەوە فیفی عەبدەیە لەگەڵ ڕێزمان بۆ خەڵکی هەڵەبجە حەقە ئەوە ڕاوێنن کاکە، ئەوەی کە بە باڵای ئەوە حەزی لێکە لە کوڕەکەی نێچیر بۆ شازاییتان بۆیە قسانەکە. آخر قسەم پێ مەکەن کاکە، بەخوا ئەو نوخشەیە لە 100% دڵنیاتانەکەم حەزی لەو کوڕەی نێچیر لەوان بازانیە، بۆیە ئاوا بە باڵایە هەڵاڵێت. شەرم نییە بۆ ئێوە تو شەرەف ئەو ژنەتان لە هەڵجەدانەوە فیفی عەبدەیە، هەم لەبەر جازا سێشتێکتانی دەسەکەوێ ئەوەتان ئاوا ڕاگرتووە. یعنی منتەقی تایە ئادەی کوڕی نێچیر و مەسرور ئەوە چیان کردووە بە خەڵکیاوزە، بەس با من تێ بگەم باشە بڵێن ئەو شتەی کردووە، ئەلەم وڵاتەوە واقعی ناکە، بەس بڵێن ئەو شتەی کردووە. ئەوە حەزی لێکە کوڕەکەی نێچیر قۆزە، ئەمیش پارەی هەیە ئێستا، حەز لە کوڕەکەی نێچیرەکە و تەواو ئەیە بەشم سەرنجی ڕاکێشێ بۆ قسانە. بەڵام خەیاڵی خاوە بەخوا کوڕی نێچیر نایە بەداتە، ئەو هەموو کچە جوان جوانی توی بۆ چییە؟ کەڵتە کۆن. باشە فڵتەی ناشرین.